بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دژی سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام و ئەمڕۆ لە ڕیزی خۆپیشاندەران چوار کەس گیانیان لەدەستداوە ڕوهادیان برینداری لێ کەوتۆتەوە. لە دوایین پێشاتیشدا لیژنەی ئەمنی سلێمانی بڕیارداوە کە قەدەغەیات چۆ لە نێوان پارێزەکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بۆ ماوەی 24 کاتژمێر بخاتە بواری جێبەجێکردنەوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەوە دەکەین خۆپیشاندانەکان چۆن دەتوانرێت بەرهەمیان هەبێ و دۆخی هەرێم ئەگەر چی بەسەر ئەگەر وەڵامی داواکاری خۆپیشاندەران نەدرێتەوە. تا دێت بازنەی خۆپیشاندان و ئاڵۆزیەکان لە سنووری پارێزگای سلێمانی فراوانتر دەبن. دەسەڵاتداران لە بریگوێگرتن لە خۆپیشاندەران بە فیشەک وەڵامیان دەدەنەوە. هەرچەندە تا ئێستا ئامارێکی دروست لەسەر ژمارەی برینداران و کوژراوانی ناو خۆپیشاندەران دەست نەکەوتووە، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام 5 خۆپیشاندەر بە تەقەی هێزانیەکان کوژراون و زیاتر لە 50 خۆپیشاندەریش بریندار بوون. خۆپیشاندەرەکان زیاتر ئەو گەنجانن کە بەهۆی سیاسەتی شکست خواردووی چەندین ساڵەی پارتی و یەکێتیەوە ئێستا بێکارن و خەرجی ڕۆژانەی خۆیان بە ئەستەم دەست دەکەوێت. بە پێی بەدواداچوونەکانی پەیام لە بەشێک لە بارەگا حیزبیەکانی هێزە چەکدارەکانەوە بە چەکی قورسی وەک بیکەیسی و دۆشکە تەقە لە خۆپیشاندەران کراوە. شاید حاڵەکان باز لەوە دەکەن پاسەوانی بارەگاکان تەقەی ڕاستەوخۆ لە خۆپیشاندەران دەکەن، بۆیە برینی بەشێکی زۆر لە بریندارەکان سەختە. هاوکات لە ناوشاری سلێمانی هێزێکی ئەمنی زۆر لە سەرای ئازادی بڵاوی پێکراوە و ڕێگری لە هەر گردبوونەوەیەک دەکەن کە ڕێک بخرێت. ئێستا خۆپیشاندانەکان لە قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڕێوە دەچن. خۆپیشاندەران بینای حیزبی و حکومی دەسووتێنن، زۆرتر هێرش دەکەنە سەر ئەو فەرمانگانەی کە داهاتێکی زۆر لەسەر حسابی هاوڵاتیان بۆ حکومەت کۆ دەکەنەوە وەک فەرمانگەکانی هاتوچۆ. بە پێی بەدواداچوونەکانی پەیام لا تەواوی ئەو ناوچانەی کە خۆپیشاندانەکان گرژی تێکەوتووە فەرمانگەی هاتوچۆی تێدا سووتێنراوە. هاوکات لە سنووری زەرد هێزی ئەمنی فراوان باجلی مەدەنیەوە لە تەواوی قەزا و ناحیەکان بڵاوی پێکراوە. چاودێریەکی ورد و توندی دەستگا هەواڵگیرەکانی پارتی خراوەتە سەر چالاکوانان لە ئەگەری هەر جوڵانەوەیەکدا هێزی ئەمنی دەمامکدار دەگەنە شوێنی ڕووداوەکە. لەو چوارچێوەیەدا ژمارەیەک لە حیزبە چەپڕەوەکان لە شاری هەولێر داواکاری ئەنجامدانی خۆپیشاندانی مەدەنیان بۆ پارێزگای هەولێر بەرز کردەوە، بەڵام داواکاریەکە ڕەت کراوەتەوە. لەگەڵەوەشدا هێزێکی زۆر ئابلوقەی بارەگاکانی ئەو حیزبانەیدا. جگەلەوە هێزەکانی پێشمەرگە خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە تا لە ئەگەری فراوانتربوونی خۆپیشاندانەکان هاوشێوەی ساڵانی ڕابردوو شار و شارۆچکەکان بە سەربازگە بکەن. ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان لە کاتێکدایە بە درێژایی ئەم ساڵ کابینەی نوێمی حکومەت تەنها 4 موچەی بە لێبڕینەوە دابەش کردووە. ئاستی بێکاری و هەژاری لە ناو هاوڵاتیاندا ژمارەی پێوانەیی تۆمار کردووە. حکومەت بۆ دابەش نەکردنی موچەی فەرمانبەران ڕەوانە نەکردنی بەشە بودجەی هەرێمی لە بەغداوە کردووەتە هۆکار. لە کاتێکدا بەپێی ئەو داتایانەی وەزارەتی دارایی پێشتر بڵاوی کردوونەتەوە، حکوومەتی هەرێمی کوردستان توانای دابینکردنی لە 150 موچەی بێ لێبڕینی هەیە، کەچی بەو بڕەپارەی بەغدا بۆی ڕەوانە دەکات بە لێبڕینەوە موچە دابەش دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان دوای ماوەیەک کە بێدەنگ بوون ئەمڕۆ خۆشحاڵین کە میوانمانە بەخێر بێت. سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێز دەم خۆپیشاندانە ناودەنێ چی و چۆن پێناسیان دەکەیت کە دووبارە ناڕەزایەتیەکان سەرێن هەڵداوەتەوە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سەرخۆشیم هەیە لە خانەوادەی ئەو لاو گەنجانەی کە بە بڕیاری دزەکانی حکومڕانی و بەدەستی کۆی لە برسیە قەرزارەکانی حیزب
لە بارەگاکانیانەوە خوێنیان ڕژێنرا. هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم و چاوی هەموو ئەو لاو و گەنجە تووڕە و مەحرومانە لە ژیان ماچەکەم کە چەند ڕۆژێکە ڕوبەڕووی گولە و هەموو ئەو تونند و تیژیەی دەسەڵات خستوێتیە سەریان توانیویانە بێدەنگ نەبن و بە دەنگێکی بەرز تووڕەی خۆیان نیشانی دەسەڵاتێکی پاوانکاری دزی جەردەی تاڵانچی بدات کە 30 ساڵە ئەو لاوەی کە ئێستا خوێنی ئەڕژن تەنها لە پێناو داواکردنی مافی ژیانێک وەکو سەگی زینەی مناڵەکانی ئەوان. ئەو لاوانەی کە خوێنیان ڕژێنراوە بە قەرسەگی زینەی کچ و کوڕی ئەم دزانەی کە لەسەر داهاتی ئەم وڵاتە ڕائەبوێرن فەسادەکەن حکومڕانێتیەکی ناشرینیان بەرەمهێناوە هەموو ئەو مەحرومانە ژیانی مانگێکیان ناکاتە ڕۆژی پارەی مەسرەفی شامپۆ و خواردنی سەگێکی مناڵی ئەم بەرپرسانە. هێشتا ئەوەندە ڕووقایم و بێشەرمن دێن تۆمەتە بەخشنەوە ئەمە دەستی کێیە و ئەمە دەستی فڵانە هەر دەستێک لە پشتی گەنجێکی مەحرومی ئەم وڵاتە بێ داوای مافی خۆی بکە و تووڕەیی خۆی بتەقێنێتەوە بە ناوچێوانی ئەم دەسەڵاتە دزە تاوانکارە ئەو دەستانە ماچەکەم ئەو دەستانە خۆش بێت کە قبول ناکا دوای 30 ساڵ گەنجێکی مەحروم لە ژیان لاوێکی مەحروم لە ژیان هەموو تەمەنی دایک و باوکی ڕۆی لە سایەی حکومڕانی ئەم دزانە ئێستا ئەمیش ئەلاگە فرۆشیشی دەست ناکەوێ کلێنس فرۆشیشی لە جادە و شەقامەکانە دەست ناکەوێ ئەم تاڵانچێ دزانەش هەیەە شەوی ملیۆنێک دۆلارێتە سەر حسابەکەی بە دزی و بە تاڵانی و بە بردننی قوت و داهاتی ئەو مناڵ و مەحرومانەی کە 13 ساڵ و گولەی پێوانێن ڕەنگە پێیان وابێ هەمویان لەگەڵ خۆ پیشاندانی مەدەنین 30 دانە ساڵە خەڵک و مامۆستا و فەرمانبەر و کۆمەڵگەی مەدەنی خۆ پیشاندانی مەدەنیەکە ئەمانە بەش شەقیان تێ هەڵەدەن هەر حیزبێگوتی لەگەڵ خۆ پیشاندانی مەدەنیام درۆ دەکات 30 دانە ساڵە ئەگەر ئەم دزانەی حکومڕانی گوێیان لە هاواری ئەو هەموو گەنجە و ناڵی ئەو هەموو بێکارە بگرتایە بۆ خەڵک شێت بوو ئەمڕۆ پەلاماری هەموو شتێکەدا نەخێر خەڵکە زانێ ژیانی خۆی چی لێکراوە بەدەستی ئەمانەوە ئەوانیش چۆنە ژین لەسەر پارە و داهاتی ئەم میلەتە ئەگەر ئەم میلەتە نەبوایە و ئەمانەی نەهێنایە بیکردایە بە حکومڕان بەسەر خۆیەوە ئەمانە هەنێکیان هیچ ئیشێکیان دەست نەیەکە و هیچ بەهرەیەکیان نییە جگە لە دزی زیاتر بۆی بەڕاستی ڕێکیان نییە بۆ چی ماونەتەوە ئێمە حکومڕانی 30 ساڵاگە هیچ بەهرەیەک نەبێت هۆکاری مانەوەی ئەمانە بەو کۆی لە برسی کراوە قەرزارە چەک بەدەسەیە بەوە ماوەتەوە کە تەقەی بۆوەکات بەڵام لە ساڵی 2020 تا 4 موچەی پێدراوە باش یعنی کۆیلایەتی ئێستا بۆ بەبێ مقابل زۆر شەرمە پێشمەرگەیەک ئاسایشێک پۆلیسێک کە لە ساڵێکا 4 موچەی وەرگرتووە لە مانگێکا 15 شەو لەگەڵ ماڵ و مناڵەکەیان ناخەوێ پارێزگاری لەم دزانە ئەکا بێتەقە لە خزم و کەسوکارەکەی خۆی بکا کاتێک داوای ژیانەکەن زانی داوای ژیان ئێستا لایم گەنجانە چییە؟ کارە کار کرێکاریە بۆ کرێکارێکەش نەماوە بڵێن لەکوێ ماوە پارەیان لەکوێ هێشتووە ئەم دزانان پارێشی کە ئاوا بە ناشەرعی و بە دزی و بە قاچاقی پێیەکەن ئەی بەنە دەرەوە بۆ بانقەکانی دەرەوە بزنسی خەیاڵی پێیەکەن ئەمانە بێئاگان لەم هەموو ناسۆرەی لە ناوم کۆمەڵگەیە هەیە ئەمانە بێئاگا بوون لەوەی کە ئێمە چەند ساڵە هاوارەکەین ئەڵێین دەسەڵاتدارانی ستەمکاری دز تێر ببن دوای 29 ساڵ ئاوڕێک لە ژیانی خەڵک بدەنەوە ئەمەی کە ڕوو ئەدا ئەمە تەقینەوەی تووڕەیی لاوەکانە هێشتا گەنجیش دەستی پێ نەکردووە هەمووی لاوە ئەوەی کە لە گولە ناگەڕێتەوە
ئەوەی کە پەلاماری هەموو شتێکەدا ئەو لاوانن کە تەمەنیان ئەگا بە گەنجێتی هێشتا ژیان تامی ژیان و هێشتا نازانن ژیان یعنی چی بەیانی لێ هەڵەسێ 250 دیناری پێ نییە باوکیان بێکار کردووە بێموچەیان کردووە هەموو ئەم فشاریان خستۆتە سەر ژیانی کاریشان بۆ نەهێشتۆتەوە ئەچێ لە چاخانەیەکە پارەی چایەکی پێ نییە دەشبینێ ئەمانە ئەم ئافرەتە لەش فرۆشا هێنن پارەی تیا سەرفەکەن هی ئەو لاوە تووڕێ ئەو پارانە کە ئەیدەن بە بەرەڵایی ئەیدەن بە ڕابواردنی خۆیان و کوڕەکانیان لە ناوخۆ و لە دەرەوە ئەویش پارەی چایەکی پێ نییە ئیتر ژیان لای ئەم لاوە لای ئەم گەنجە مانای چییە مانای ئەو تووڕێیەیە کە ئەبێ بتەقێتەوە بەڕووی ئەم دزەستەم کارە جەلادانە ئێمە چەند ساڵە هاوارەکەین ئەمانە ئەگەر لەگەڵ دەنگی مەدەنیە بوون گویان لە پەرلەمان نەگرت شەقیان لە پەرلەمان هەڵدادایان خست گویان لە پەرلەمانتاران نەگرت تۆ داوای مافی خەڵکی پێ بڵێن مزایدە چی باشە خەڵک چی بکە خۆپیشاندانی مەدەنی جواب نادەیتەوە وەڵامی مامۆستا و فەرمانبەر نادەیتەوە وەڵامی ئۆپۆزیسیۆن نادەیتەوە ئەزانی بەرەو کوێ ڕوا بەرەو ئەمە و خراپتریش دەڕوا با ئەم دەسەڵاتدارەستەم کارانە دڵنیابن تووڕەیی ئەو گەنج و لاوانە ئەگەر بە خوێنی هەمووشمان بێ ئەگا بە جەستەی خۆشیان ئەگا بە ماڵەکانیشیان باشە بەس ئەگەر هیچ نەکەن پێ دوای ئێستا هیچ لەو تووڕەیە تێگەشتون دەسەڵاتدارن ئێستا بۆ دوێنێ پەیامی سەرۆکی حکوومەتمان هەبوو داوای کرد کە نەکەونە ژێر کاریگەری پەیامە تێک دەرەکان ئەمڕۆ کۆبوونەوەی سێخۆڵی پارتی و یەکێتی و بڵێن گۆڕان هەبوو کە پشگیری ئەویان کرد کە حکوومەت چاکسازی بکات شاندێک دووشان دەنێت لە بەغدا شاندێکی سیاسی حکومی تا ئێستا وەڵامێکی خۆپیشاندەران نەدراوەتەوە نەخێر تا ئێستا وەڵامیان ئەوەیە چۆن خەڵکی خۆیان بخزێنە ناو ئەو لاوانە بۆ ئەوی ناشرینیان کەن بۆی بەلاڕێیان نابرن بۆی هەڵەیان پێ بکەن چکە گەنجێک کە مەحرومە لە ژیان تووڕەیە هاتۆتە سەر شەقام چاوی هیچ نابینێ تۆ قورجیت گرتووە تۆ هەناسەی پیس کردووە بە ژینگەیەکی پیس تۆ داهاتەکەی دزی حەقەکەشی نادەیتێ ئەوەشی بە حەقی خۆتی ئەزانی لە چاوی دەرەهێنی بە زۆر ئەوەی کاڵێن داهاتی ناوخۆ باش ئەو لە خەڵکی ئەسەنن بەچی بە سەدان ڕێگا لە خەڵکی ئەسەنن هێشتا نایدەنەوە بە موچەکەی داهاتی ناوخۆی کێیە خۆ هی ئیشکردنی باوکی سەرۆکی حکوومەت نییە هی باج و ڕسومات و ئاو کارەبا و ئەوەیە کە لە ژیانی خەڵکی ئەسەنن هی ئەو بوومرگەیەکە نیوەیە دزن و نیوەی بە قاچاخی داخڵەکەن دوایی ناشی دەنەوە بە موچەکەی بەڵامە بێت تۆ حەقەکەی ئەوان وەک خۆی بدەیت ئەوەی کە نەگەشتووە بەوان ئەوەیە هێشتا بیر لەواکەنەوە چۆن هێز داخڵی مقەڕە شەڕەیەکیان بکەن کە هەر خەریکی تەقریر نووسینن تایە بۆ سەرەوەی خۆیان کە کاک حەکیم بەرنامە پێشکەشەکە پرسیاری قورسەکە لە میوانی ئێمە ئەگەر لەوێ بێ کاک حەکیم نانی جۆ ئەخوا پێڵاوەکانی ڕەقەم چلە خێزانی ئەوەیە وەڵا ئەوە قسە بە حیزبمانەڵێ خەریکیەوەن لەم بارەگایانە بۆ وازانم بارەگایانە زۆر مقەدەسن کە دووکەڵی لێ بەرزە بێتەوە جگە لەوانەی قورئانی تایە و خزمەتی خەڵکی تیاکرێ شوێنی کڕینی ئیرادەی گەنج و لاوە گەنج و لاوە کە بینەیەکێک لەو مەقەڕا هایلای ڤەژی پێویستی بە موچە نیە ئەمیش سەیرەکات لێوە تێپەڕێ پارەی پاسی پێنیە بە پێدا بە بەردەمیە هێشتا ئەمان وا بیرەکەنەوە چۆن سەرکوتی بکەن چۆن ناشرینی بکەن چۆن جنێوی پێ بدەن بە تێکدەر و گێرە شێوێن و دەسی ئەموو ئەوی ناوبەرن ئەوە هەموو ڕۆڵەیە میلەتەیە هەر ئینتیمایەکی سیاسیان هەبێ هەر ڕەنجێکیان هەبێ هەموو ڕۆڵەی ئەم میلەتەن هەموو مەحرومی ژیانن بەدەستی ئەم ستەمکارانە هەموو ستەمی ئەم دەسەڵاتەیە بەر ژیانیان کەوتۆ بۆیە ئێستا هێندە تووڕەن بارەگای کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیشە سووتێنن بۆ چکە چاوەڕوانیان لە ئێمە زۆر لەوە زیاترە کە ئێستا ئەوان لە شەقامن و پێیان وابێ بێ پشتیوانن بەڵێ ئێستا ئەوانە بێکەسن بێ پشتیوانن
و هەرچی هەیە ئەجێندای خۆی خزێنێتە ناویان بۆی بەلاڕێیان نابەرێ و ناشرینیان بکە بۆیە پێویستە ئۆپۆزیسیۆن بە ڕەسمی ببێ بە بەشێکی دانەبڕاوی بەردەوام لەم ناڕەزایەتیانە لەم تووڕێیانە و بکەوێتە پێشیان و پشتیوانیان بکە بە ڕەسمیش بڵێت ئەوە ئێمەین و ئێمەش بەشدارە بین. ئێمە مەحرومترینین ئۆپۆزیسیۆن لە وڵاتە. هیچمان نییە لە هیچی شانین کە داهاتی وڵاتەمان لە بەردەسابیان تەنها دیفامان لەو خەڵکە کردووە. ئێمەش وەک ئەوان مەحرومین. ئێمەش تا ئێستا مەسئولانە مامەڵەمان کردو بۆی دۆخی هەرێمی کوردستان ئەمانە لێی تێبگەن بە ئاگا بێن لەم هەموو خەوی دزی و تاڵانیە بە ئاگا بێن بزانن ڕۆژێک میلەتەکەیان سزایانەدا. والله هیچ تەمکارێک نەبووە بە درێژایی مێژوو لە فیرعەون و هامانەوە هەتاک و سەدام و ئەوانەی تر کە بە دوای سەداما کەوتنە ژێر پێی خەڵکو و ملیان چۆپەتی قەنارە هیچ تەمکارێ نەبوو لە مێژوان لە زوڵم بکە و دەربازی بێت لە سزای میلەتەکەی. بەس گەشتناستی ئەوانە گەشتناستی فیرعەون و سەدام و ئەمانە بەس تەنها گوێ لەو ناڕەزایەتیانە بگرن خەڵک پێیان ئەڵێ دایکی شەهیدێک پێیان بڵێ مانە ڕەوشتیان نییە. دایکی شەهیدێک منداڵی شەهیدێک بڵێ ئەمانە خوێنی باوکیشمیان دزی ژیانی خۆشمیان فەوتان. مامە پیرەیەک بە ڕێژی سپیۆ کە خزمەتی ئەمانەی کردووە لە شۆڕشە ناشرینەکەیانە چکەوەی لە شۆڕشا جوان بوو هەمووی شەهید بوو. بەشێکی زۆر لەوانەی تر خەریکی ئەوە بوون کە ئێستا مێژووە نووسنەوە هەمویانە چن بە گژی یەکە چکە ناشرینەکانی زۆر زیاترە لە جوانیەکانی. ئێستا ئەمانە هاتوونەتە سەر خوێنی شەهید بۆ ڕابواردنی خۆیان هاتوونەتە سەر واقعەیە کە داهاتەکەیە دزن و بوون بە ملیاردێر. ئەوەش میلەتەکەیانە میلەتێکی بێکاری برسی بەشێک لە خێزان هەڵوەشاوەتەوە لەم کۆمەڵگا. بەشێک لە خێزان ئەخلاقی لە دەستداوە لە پێناو بژێوی و ژیانە. بڕبزانە ئێستا خەڵک چ قەیرانێکی هەیە بۆ کرێخان و بۆ ژیان بۆ ئەوەی بژی. ئێمانە خەڵکیان شێت کردووە خەڵکیان برسی کردووە هێشتا ئەبێت تەقەشیان بۆ بکەن بۆ ئەوان پارێزراو بن بۆی ئەم گێرە شێوێنانە نەگەن بە ئەوان ئەبێت تێبگەن لەوەی ئەمەی ڕوو دەدات لە کۆتایی ئەوان نزیکە بێتەوە. باش بەڵام هێشتا فرسەتیان ماوە کە دەست لە دزی هەڵگرن پارە دزراوەکان بێنەوە. ئێستا ئەگەر باشترین شتکە بیکەن ئێستا چییە بۆ نمونە بۆ دەربازبوونی خۆیان کە بەڕێزت ینی تۆ دڵنیایی لەوەی کە کۆتاییان نزیکە ئەو دڵنیایە دووەرگرتووە خۆت یاخۆ وەڵایی کاک حەکیم ئەمانە نیو سەدە حکوم ناکەن. ئەمانە 30 ساڵیان تەواو کردووە لە حکومڕانیەتیەکی پڕ لە ناشرینی. سەدام کە یێتە سەر حکوم باشە لە 79 بۆ 91 حکومەکە لەم کوردستانی ئێمە باشە کە کاتە 12 ساڵ. گەورەترین زوڵم کە لە ئێمەی کردووە لە 1970 کردوێتی چکە لە 80 تا 1970 خەریکی شەڕی ئێران عێراق بوو. لە 1970 کە ئەو شەڕی لە وەستا کوردی ئەنفال کرد کیمیایی لێداین 5000 دێهاتی وێران کردین. باسی خودی سەدامەکەم 12 ساڵ حکمی کردووە لە کوردستانە. لە 1 ساڵە زۆڵمە گەورەکەی لە سەرمان کیمیایی و ئەنفال بوو. ئەمانە 30 ساڵە بە خەردەل نا بە دزی بە ئەنفال نا بە هەڵوەشانەوەی خێزان بە فاسیدکردنی کۆمەلگا بە فاسیدکردنی ئیدارە و بەڕێوەبردن و حکومڕانی و خوێندن و پەروەردە و هەموو شتیان فاسید کرد هەموو شتیان وێران کرد. خەڵکیان کردو بە مۆدێل و لەشفرۆش بۆی لەگەڵیان ڕاببوێرن و بیبەن بۆ دووبەی و بۆ ئەم لاولا پارەی تیا سەرفکەن میلەتەکەشیان نان نییە بیخۆڵی کەناڵی ڕاگەاندن کە بەیان کەناڵیان هەیە بۆ فاسیدکردنی کۆمەلگا بۆی گەنج خەریکی بەلاڕێیا بێت و ئاگای لەوە نەبێمانە خەریکی چ دزی و تاڵانیەکەن. خەڵکیان خەری کردووە بۆ وەڵا فلان چۆن قژیدایانی و فلان چۆن نەخەوێ و فلان چۆن نازام شتی بێ ئابڕوانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان.
هێشتا بە برسیکردنی ئەم کۆمەڵگە تێریان نەخواردویانەوێ ڕەوشتەکەشی کە ئێستا لە هەڵوەشانەوەیە ئاوای لێ بکەن. ئەوەندە ئیتیمان بەوادن کە کێ مۆدێلە و کێ سنگی چۆنە و کێچی بەکارێنێ و چی ئەخوا و چۆنە خەوێ هێندە خەمی ئەوەیان نییە مناڵی شەهید و ئەنفال و کیمیایی و میحنەتکێشی ئەم وڵاتە ژیانی نەماوە محتاجە بۆ نانێک. ئەمانە بەرپرس هەیە پارەی ساڵێکی خانەوادەیەکی شەهیدی داوە بە لەشفرۆشێ بردوێتی لە وڵاتێ لەگەڵ یان ڕای بردووە باخیرەی تایبەتی بۆ گرتووە لە عید میلادەکەیە لەگەڵ یان ڕای بواردووە. کاکە ئەمانە بەر ئینتیقامی خواشەکە و نەگەر تووڕێی ئەو خەڵکە نیان خاتە ژێر پێ ئەمانە بێ بن بە عیبرەت ئەمەندە حکومڕانێتیەکی ناشرینیان کردووە. ئێمە بۆ ئاوا تووڕە بووین پێشتر کە هاوارمانە کرد چکە ئێمە نوێنەری ئەو خەڵکە بووین نوێنەری ئەو هەموو ڕەش و ڕوت و مەحرومە بووین لە ژیان ئەشمانزانی ئەوان پارە دزراوەکانیان لەکوێیە کە ومێ دەکەم خەڵکی کوردستان واز بێنێ لەو بینا و بارەگایە ئەوانش داماوەنە هەنێ کۆیلەیان تیادا ناوە و ئیرادەیان کڕیوە بۆی بژی ناچاریان کردووە شوێنیان کەوێ شوێنی پارەکانیان گرنگە و ئەمانە ئیتر یا ئەبێ تەسلیم بن بە تووڕەیی خەڵک بەهۆش بێنەوە یان لە ناوە چنوەکەونە ژێر پێی خەڵک و خەڵکیش نەجاتێ بێت بەزەوە دوور نییە بکەونە ژێر پێی خەڵک ناوەڵا دوور نییە خەڵک لە پێش ساڵی 91 لە ماڵەکەی خۆیان بە چۆڵیش نەیەوێرا باسی بەعس بکا بە خراپە بەڵام لە ساڵی 91 بینیمان بەعس چی لێ هات خۆیان ئەم نەسوورەکەیان لە سلێمانی پاراستووە بۆ ئەوەی خەڵک بزانێ نەتیجەی زوڵم و ستەمی بەعس نەک برسی کردن بەعس خەڵکی برسی نەیە کرد زوڵمی لێیە کرد باشە ئەوە نەتیجەکەی بوو کە هەموو ئەوانەی زوڵمیان کرد لە سلێمانیە ملازم شەماڵێک هەبوو ملازم بوو کە ناوی بەهاتایە خەڵک لە بازاڕە قاچێ لەرزی لەبەر سەرا لە حوتی سێ لە شوێنی مرورەکەی ئێستا هەڵیان واسی و عەورەتیان بڕی بەس بیر لەوە بکەنەوە کە لەم سلێمانیە شەماڵ و ئەمسالی شەماڵ چی لێکراوە ئەوانەی کە نەیانەوێرە لای ئەم نەسوورەکە و ئەو کاتە پیانەوت حامیەی کۆن لێوە لە دوور الئەمن و لە مەنطقەی عەقاری ئێستەوە ئاشتیەوە بڕۆشتی تا نەتەوێرا لەو نزیکانەوە هەر بڕۆیت هەمویان لەوێ کوژران بەخوا بەشێک لەم دزانەی حکومڕانی کەسە یەکەمەکانی کە پاسەوانیانەکە بەدەستی ئەوانە کوژرێن چکە هەندێکیان نەزانن پارەکانیان لەکوێ و زۆمیان لەکوێ بەس چارەسەر چیە بۆی کە نەگاتەم دۆخ ئێستا چی بکەن لە بواری پارە نازانم لە بواری چاکسازی حکومەت هەڵبۆشێتەوە هەڵبژاردن بکرێت چی چارەسەر بۆ ئەم بارودۆخەوە گاڵتەیان بە هەڵبژاردن و پەرلەمان و شتانە دێ ئەمان بە شەق حکومەکەن و بە چەک خۆیان پاراستووە بە پارەی دزراویش ئەمانەیان کردووە باش ئەم فەزیحەتەی کە لەم ڕۆژانە لەم سنوورە ڕوویداوە لە دووهۆک پێشتر ڕوویداوە لە هەولێر ڕوویداوە فەزیحەیەم حکومڕانیە لە هەر وڵاتێکی تر وایە سەرۆکی حکوومەت لەگەڵ جێگرەکەی ئاهاتن یەک ئیستیقالەیانە نووسی یان و شەرمەزارین کە ئێمە میلەتێکی ئاوا برسیمان هەیە و ئێمە حکومڕانین دەستیان لە کارە کێشایە و جیانە هێشت و ملیانەشکان بۆ کێ بچوونایە پارەی دزراویان بەشی پشت نازانم چەند پشتی خۆیانیان دزیەوە بردووە لێگەڕن با خەڵک بژی دوای 30 ساڵ خەڵک بەعسی لە ئەم نەسوورەکە و لە هەولێر و دوهۆک و کەرکووک و هەڵەبجە و ئەمانە لە ڕانی ڕانەپەڕی بۆ ئەوەی ئێوە بێن ببنەوە بە هەر یەکێکیان چەند سەددانێکە سنەوەکانیان پێگەی و ئەوانی شەغ لە خەڵک هەڵەدەن لە باوکیان تێرمان خوارن جانەوەکانیان پێگەیون ئێسنەوەی ئەوانەی تریش پێگەیون کاکە ئەمە بەڕاستی عیبە بۆ میلەتێک 30 ساڵەمانە حکمی بکەن خۆی و باوکی و کوڕەکەی ئێمە لە باپیریانەوە قەی ناکاکەوە لە شۆڕش بوون لە شاغ بوون ئێستاتانەوێ کوڕی کوڕەکەشتان حکممان بکە هەر بمان چەوسێنێتەوە باش هەر بێدەنگیش بین نەخێرەوە تا خەڵک کە تەقێتەوە و تووڕابێ
تەڕ و وشک و چاک و خراپیشی پێوە ئەسووتێ. باشە بەس ئەمڕۆ کۆبوونەوەی سێ خۆڵیش هەبوو لە نێوان یەکێتی گۆڕان پارتی خەڵک چاوەڕێی دەکرد کە بڕیاری گرنگ بدەن بەس ئەوە بڕیارەندا شاندێکی سیاسی حکومی بچێتە بەغدا ئەم کۆبوونەوەانە هیچ بڵێن بەرهەمیشیان دەبێ بەوە چوونیەوە وڵاهی بەداخەوە بۆ ئەوەی کە هێشتا پێیان وابێ بەم کۆبوونەوەانە 30 ساڵە لەم جۆرە کۆبوونەوە ناکرێ باش 30 ساڵە لەم جۆرە درۆ و مجاملە لە بەرچاوی کامێرە بۆ خەڵکە کرێ بەشێکی کۆبوونەوەکەیان پێکەنین و نوکتە بۆ لەسەر ئەمەی کە ڕووەدا لەم منتیقە خۆ زۆر خەمیان نەخواردو و فرمێسک بڕێژن گەنج شەهید بووە و خەڵک نان نییە خوا و ژیانی نەماوە و ئەوە تا ژیانیش لە تۆ تێکەدا نەخێر ئەسڵەن نیوەڕۆ نانێکی چەوریان خواردووە عەسر تێریان خواردووە و ئەوە گاڵتەکردنە بە خەڵک ئەوە نەچوونە ژێر باری گۆڕانکاریە ئەوە مانای وایە ئەمانە ئەم وڵاتە بە موڵکی خۆیان نەزانن خەڵک پارتیش بڵێن پێکێنەری سەرەکی بێ دەبین یەکێتی و گۆڕان لە نێوان شەقام و حکومەتدا یاری دەکەن یعنی ئەوان ڕۆڵیان چییە ئەزانی ئەمەی کە لەم ناوچە ڕوودەدا باشە سەرەڕای ئازایەتی خەڵک تووڕەییە لە گۆڕان تووڕەیە لە یەکێتی نیشتیمانی چونکە پارتی بەبێ یەکێتی نیشتیمانی ناتوانێت هیچ لە وڵاتە بکە هەرچی پارتی کردوێتی بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کردوێتی و ئێستا گۆڕانیشی هاتوۆتە پاڵ بۆیە خەڵک زۆر تووڕەیە لە منتیقەیە ئەگەر خەڵک لە هەولێر بەهۆی تۆقاندن و ترساندن و گرتن وەکوەی کە لە بادینان کردویانە هێشتا ئەم تەقینەوەیەی ڕەنگە کاتی مابێ کەس نازانێت لە شەو ڕۆژێکا کە چکە تووڕەیی خەڵکی هەولێر هیچی کەمتر نییە لەوەی لە سلێمانی و دەوروبەری ڕووەدا و خەڵکی ناڕازی و مەحروم و تووڕە لە هەولێر وەک بادینانە وەک گەرمیانە وەک ڕاپەڕینە وەک هەڵەبجێ وەک سلێمانیە بەڵام دەسەڵاتێک لەوێ جڵەوی ئەمنی و ئیداری بەدەستە زۆر ستەمکارانە لەسەر جوڵەی خەڵک مامەڵاکە ئەوەش تاسەر نییە لە بادینان کەشکاوە لە هەولێر بۆی ناگیرسێتەوە ئەوەی کە لەم مەنتیقە ڕووەدا پریشکەکەی ئەگاتە ئەوێش و ئیشەڵا سەریان نەخوات سەری حکومڕانە دزە تاڵانچیەکان کە هێشتا ئامادەنی تێبگەن لەوەی ڕووەدا لە مەترسی ئەوەی ڕووەدا بەچی لە بادینان شکاوە بەوەی کە بینیت چۆن خۆپیشاندانیان کرد پێش ئەم مەنتیقە و چۆن بەو دەسەڵاتە ستەمکارەیان وت بێدەنگی لە بادینان تاسەر نەبوو خەڵک هاتە سەر جادە مامۆستا بەدەل و شیروان شێروانی و کۆمەڵێک گەنجی چالاکوان لە ترسی ئەوەی کە جارێکی تر خۆپیشاندان ڕوونەداتەوە تا ئێستا بەندیان کردوون بە شێوەیەکی زۆر نایاسایی زۆر ستەمکارانە ئەمە دەسەڵاتێک بگاتە ئەوەی کە هەموو کۆڵانێک دەیانسی خۆڕی تێکا و کۆیلەی برسی کراوی قەرزاری چەک بەدەستی تێکا بۆی بزانێ کێ خۆپیشاندانەکە کێ جم و جوڵەکە کێ لە چاخانەکان ناڕازیە چاودێری بکا بووەوەی کە بیترسێنێ من دەستخۆشیم هەیە ئەمڕۆ حیزبە چەپەکانی وەکو حیزبی شیوعی و حیزبی زەحمەت کێشان لە هەولێر داوای خۆپیشاندانیان کردووە و لە کۆنگرەیەکیشا هەموو ئەوەی کە خەڵک لە سلێمانی دەیڵێت ئەوان لەوێ وتیان لەسەر ئەو دەسەڵاتە لەسەر گەندەڵیەکانی لەسەر دزیەکانی لەسەر مەحرومی خەڵک لەسەر تووڕەیی خەڵک لەسەر خراپی ئەم ئیدارە و بەڕێوەبردنە یعنی چی سەرۆکایەتیەک ناوێن ناوە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمانم گاڵتە جاڕیانە کە بوون بە کێشە و مۆتەکە بەسەر ژیانی و خەڵکە چەند گەنج شەهید بووە چەند شوێن سوتاوە بێدەنگ وەکو هیچ ڕووی نەدابێت لە وڵاتە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمانە ئیشەڵا کۆتاییان دێت باشە و ئومێ دەکەم ئەو هەموو مەحرومە بە چاوی خۆیان کەوتنی ئەو ستەمکارە و دزانە ببینن بەس ئەی پێ دوایە گەر حکومەت موچەش دابەشکە ناڕزایەتی ئەم خەڵک خۆی ئێستا موچە دابەشەکان زۆر بەهێواشی ئەمڕۆ موچە دابەش وەزارەتێک پێ دوایە زۆربەیانەی خۆپیشان دەرن ئەوانەی کە موچەخۆر نین
و هیچ کارێکیان نییە موچە چارەسەری ئەم بارودۆخی کوردستانێک ئەگەر چاکیش بکرێت. کاک حەکیم وەک باسم کرد تۆ لە ساڵێکا 4 موچەوەی بە خەڵک دزی خۆت بەردەوام بێن لە نەوت دزی خۆت لە خاڵە سنووریەکان بەردەوام بێ قاچاخی بەردەوام بێ بەڵام بە 2 مانگ جارێک دەستکەی بە موچە و بە مانگێکیش بیدەیت بە لێ دزینەوە وەک لێ بڕینیە لێ دزینە ئەکە تۆ موچە نەدەیت و هەلی کار نەڕەخسێنی و بازار نەبوژێنیتەوە پارە نەخەیتە نێو پرۆژە و بازار سەرمایەدار بێ شەریکی بیت و سەرانەی لێسەنیت و پرۆژە هەمووی وێران بوو بێ و خۆ خەریکی دەڵاڵی و دزیبی موچە چۆن وەزعی خەڵکە گۆڕێ ئەوەی خەڵک وەرێگرێ بەشی قەرز ناکا قەرزی کەی 5-6 ساڵە خەڵک لەگەڵ حکوومەتە دزا هەر خەریکی قەرزاری و پینە و پەڕۆیە پێم سەیرە خەڵک بە چیەژی چۆنەژی بەخوای گەورە و گەنجە مەحرومانە بە 100,000 پێ کۆ نابێتەوە حەزەکەی بەیانی تۆ ڕۆژنامە نووسی چۆن ناو گەنجانە یەک بڵێت خوا چەنت پێیە شەرمەزاری نییە بۆ ئەم حکومڕانە دزانە خەڵک بە ڕیشی سپیۆ بگری لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دایکی شەهید بگری مناڵی شەهید بگری مناڵی ئەنفال بگری یعنی ئەمانە زوڵمیان بەر هەموو کەس کەوتووە جگە لە خۆیان و خانەوادە و کۆی لە برسی قەرزارەکانیان باشە بەس بڵین خۆت سەدەمی پەرلەمانتاری بەداچوونی زۆرت بۆ ژیانی خەڵک بۆ ژیانی بەرپرس و vێلا و موچەکانیان کردووە چەند قاتەبە بۆ چوونی بەڕێزت ئەو جیاوازی کە هەیە ئەوان پێناسەیەکمان بۆ بکەیت حەکیم هەموو مانگێک 300-400 میلیۆن دلار لە هەرێمی کوردستانە دزن دەیتر وەرە حسابی کە 400 میلیۆن لە داهاتی ناوخۆ لە خاڵە سنووریەکان لە نەوت باش هەموو مانگێک ئەو نادزن ئەشی بەنە دەرەوە شەڵا بیان کردای بە ئاودانی بۆ هیچ بەڵگێک هەیە کە لەبارەوەی کە ئێستش بنە دەرەوەی پارە هەر بەردەوام بەڵێ بەردەوامە بەڵێ ئەو دزیانەی کە ئەیکەن هەموویە بەنە دەرەوە خۆتان بەڵگەتان لایە پێشتر لاتان بۆ ئەوەندەم لای کێ گوێ لە بەڵگاگرێ ئەمانە بە چەتەیی و بە مافیایی حکومەکەن بەس ئێستش خەرجەکانی خۆیان کەوەکو وتت خان و vێلا نازانە فڕۆکەی تایبەتی ئەگەر هەیان بێ هیچیان کەم نەکردوتۆ لەم بارودۆخ و لەم تەقەشوفەی کە هەیە کە کراوە بۆ خەڵک بڵێن بۆ لە خەرجیەکان ئەلەم دۆخی کۆرۆنای بینی سەری ساڵ هەمویانە ڕۆن بۆ سیاحەت چونکە ماهۆیەکی زۆرە کۆرۆنا ڕێی سیاحەتی لێگرتوون ئەمانە دزیان لەم دۆخا زیاتری کردووە لەم قەیرانە دزی و تاڵانیان زیاتری کردووە باش ئەی وەکو بڵین ئێستا کە بۆ ئەم حکومەتەوتت پێویستە هەڵ بۆشێتەوە ئەم حکومەت هیچ پایەکی مانەوەی نەماوە مەسەلای موزایەتەکان مەسەرەن یەکێتی و بڵێن ئەگەر گۆڕانی جاروبار لەم حکومەتە شکست هێناوە بۆ ناکشێنەوە بە بۆچوونی بەڕێز وڵا پێیان وایە خوا داوێتی و ئەندە پۆستی باشیان وەرگرتووە بۆ خۆیان ئەخیر فرسەتی حیاتیانە باکیان بە ناڕزایەتی و دەنگی خەڵک نییە کە ئەوانە بە دەنگی خەڵک هێنراوە بەداخەوە پشتیان لە دەنگی خەڵک کردووە بەدەسەڵات و بەوە پۆزیسیۆن بەوەی ئێستا و بەوەی ڕابردوو باش چۆن نەتیجە ئینتیخاباتە ئەمانە حکمی پێکەنەوە ئینتیخاباتی کە بە تەزویرەیکەن و دوایش نەتیجەکەی لە پەرلەمان یەک شەقتی هەڵەدەن ئەم حکوومەتە هیچ مقەوماتێکی مانەوەی نەماوە حکوومەتێ دزی بکە و قاچاقی بکە و داهاتەکەی بەرێ و زوڵم لە موچە خۆرەکانی بکە و لە خانە نشینی بکە و لە کەمەندامی بکە و پەروەردە ئەوە دۆخێتی هەر نەماوە خوێندنی باڵار بۆ بە گاڵتەجاری بەدە زەمانەوە ئەوە کەرتی تەندروستی بڕۆ سەیریکەکە هەر وێرانە و ئیتر نازانیانی ئەم حکوومەتداری چییە ئەمانە لە حکوومەتداریا بەس دزیەکەن بەس خۆیان دەوڵەمەنەکەن ئێستا ئاگایان لە هیچ نەماوە هەنێ دەستگای سەرکوتکەریشیان هەیە بۆ سەرکوتکردنی ئەم ناڕەزایەتیانە و بۆ هەنێ کۆیلەی برسیان لە خۆیان کۆ کردوتەوە کە بەداخەوە ئێڵێم زۆر شەرمە بۆ پێشمەرگەیەک بۆ ئاسایشێک بۆ پۆلیسێک لەم دۆخا کە ئەو قەرزارە کرێچیە برسیە ڕووی تفەنگەکەی بکاتەوەی کە داوای مافی ئەویشەکات هەتا ئەم میلەتە ئەو چەک بەدەسە کۆی لە برسیانەی ئامادە بن تەقە لە خۆپیشاندەر و ناڕازی ئەم هەرێمە بکەن کە داوای مافی ئەویشەکات دۆخە چاک نابێ بێ
بڕوخێ بەسەر هەموویە. باشە بەس وەکو پەرلەمانتاران ئێستا سێحۆت پەرلەمانتار لە عێراق گروپی 15 پێکێنراوە ئەرکێوانچی ڕەنگە بڵێن پەرلەمانتارانی پێشوش ڕەنگە ئەو گلێ لە ئێوە لە پەرلەمانتارکەن نەگەر خۆیان قسە دەکەن بۆ نایەن لەگەڵمان بن لە خۆپیشاندانەکان سیحۆت پەرلەمانتار نازام گروپی 15 ئەوانەی پێشووترن کە ناڕەزایەتیان هەیە. پەرلەمانتاران ئەگەر دەستکراوە بن بەڕاستی وە نوێنەرایەتی حەقیقی بکەن باشە نابێ بۆ خۆیان ڕازی بن بەوەی لە مەجلیسێکا بن کە ناوی پەرلەمانە و نوێنەرایەتی خەڵکی برسیە و بێدەنگ بن. هەرچی ئەوان ئەوەیە کە خەڵک لە شەقام خۆی پەنا نەبات تووڕێەکەی بتەقێتەوە لە بەرامبەر داوای مافەکانیان. ئەو بۆ نوێنەرێکی ناردووە بۆ پەرلەمان بۆی ئەو شەڕانە ئەو بۆی بکە. بەداخەوە تا ئێستا ئەم برادەرانەی حکومیە وڵاتەکەن باوەڕیان بە پەرلەمان نییە، ئەوانەی کە دەستەمۆی خۆیانن لە سەرۆکایەتی نردویانن بۆەوەی کارچیان پێوتنەوە بکەن و دوای ئەو ناڕەزایەتی کە دەریان بڕی لەسەر موچە خۆران پەرلەمانتاران پێم وایە پەرلەمانی تر نایڵن کۆش ببێتەوە بۆی ئەو کۆی ئەوان ناوێن ناوە مزایەدە کەس مزایەدەش نەکە. یعنی داوای مافی خەڵەکەی مزایەدەیە بیتە سەر جادە داوای مافی خۆ بکەی گێرە شێوێ نییە، داوای موچەکە و بکەی دەم تەشکێنن. باشە خەڵک چی بکە؟ خەڵک چی بکە؟ یعنی هەر کۆیلایەتی ئێوە و تەواو بێدەنگیش بێ ئێوەڵا بێدەنگ نابین هەتا سەرتانە خۆین ئینشەڵڵاشی خۆی. باش بەس وەکو ڕێکەوتن لەگەڵ عێراق پێ دوایە چارەسەرە یاخود ئەوەی کە ئێستا باز دەکەن سپێژ وەفدێک وابڕێرە بەسەرکاتی خوبات تەڵبانی بچێ بۆ بەغدا و ئەمڕۆژ وەزیری دارایی ئاواتی شێخ جەنابوتی ئەوان ئامادەن یاسای قەرز جێبەجێکەوە تۆپەکە ئێستا لە ساحەی نوێنەرانی کورد و حکوومەتی عێراقیدایە دەتوانن لەگەڵ عێراق ئەگەر کێشەی موچەوە کێشەی بێکاری چارەسەرکەن ئەگەر بگەن بە ڕێکەوتن. تۆ حکایەتی مێشە بیستووە؟ حکایەتی مێژێمە بە مناڵی بۆیان نەکردین نەتیجەی نەبوو، هەرچی بوو تا نەتیجەی نەبوو یانەوەمە حکایەتی مێشە. ئەمەی لەگەڵ بەغدا هەیەە کردویانە بە حکایەتی مێش بۆ لەبەر ئەوەی پارتی نەوت تەسلیمی بەغان ناکە. دڵنیای لەم قسەیە؟ بەڵێ عەقدی 50 ساڵی هەیە، تورکیا خاوەنی بەشێکێتی بەدەست ئەو نییە و ئەمانە تا 2024 نەوتی کوردستانیان فرۆشتووە من نازانم پارەکەیان وەرگرتووە چیان لێ کردووە. ئەمانە ئەبێت دەست لە دزی هەڵگرن ئەگەر بێت و نەوت تەسلیم بکەن. یعنی دزیەکەش چەنە؟ نیوەی نەوتە 250,000 لە 500,000 250,000 بدەن بە بەغدا ژیانی خەڵک باشە بێ. بەڵام ئەمە بڕیاری پێشوەختیانە لە کابینەی پێشوو پێشوش کە لە 2013 گەیشتن بەوەی کە پارەی نەوت زۆرە و ئەگەین بە 500,000 بەرمیل ڕۆژانە بڕیاریاندا لەگەڵ تورکیا ڕێکەون تەسلیمی بکەن لە پێناو پاراستنی خۆیانە و ئامادە نەبن نەوتەکە ڕادستی بەغا بکەن. ئەم یاریە لەگەڵ بەغا بکەن. ئەم نامەیەی ئەمڕۆی حکوومەتی هەرێم بە ناوی وەزیری دارایی بۆ بەغا سەلمێنەری ئەوەیە کە نانەوێت نەوت تەسلیم بکەن. بۆچی سەلمێنەرە وتیەوە تۆپەکەمان هەڵداوەتە گۆڕەپانی ئەوانەوە؟ ئەوە بۆ ئەوەیە بەیانی بڵێن ئێمە ئیستیعدادمان دەربڕی یاسای پڕکردنەوەی قەرز و پابەند بین بە یاسای بودجەی 2021 بەڵام بەغا ئامادە نییە بۆی دوایی بە خەڵک بڵێن ئەوە خەتای ئێمە نییە. باش ئەو کاتەی کە بڕیار بووی 1 ملیار دۆلار مانگانە بێ بۆ هەرێم لە بەرامبەر 200,000 بەرمیلە حکوومەتی هەرێم ئامادە نەبووە نەوت بدە. باش بۆ چونکە دەست هەڵناگرن لە دزی نەوت، دەست هەڵناگرن لە دزی نەوت مانگێکیش بیدەن بە بەغا 2 مانگیش بیدەن بە بەغا سێ مەڵێن بەغا حەقەکەمان بە تەواوی نانێرێ بەڵام ئەمان بە پابەندی ڕێکەوتنەکە نابن. تەجربەمان هەیە ساڵی 2015 ڕێکەوتنێکی باش کرا 1,100 ملیۆن مانگانە بۆ هەرێمە هات لە بەرامبەر پێدانی 250,000 یا 200,000 بەرمیل بوو. مانگی یەکەم ئاشتی هەورامی 250 یا 100 نازانم چەنە لە یادم نییە ئەی نێرێ. لە مانگی دووەمەوە
کەمێکە تا ناینێرێ دوایی بوو بە حیکایەتی مێش خەتای بەغا یا خەتای هەرێمە هەرێم ناینێرە یا بەغا ناینێرە هەرێم نایدا یا بەغا نایدا باش ئەوە تا ئێستا میلەت باجەکەیەدا ئەی باشە کە پارتی تەسلیمی ناکەی یەکێتی و گۆڕان ڕۆڵیان چێ لە حکوومەتە ئەوان داوایانش کرد بوو کە وەفدێکی خاوەن بڕیار چێتە باغدا ئەوەتە هەمان وەفدەکەی پێشووە بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی بڕیاری نەوت لای پارتیە ئێوان چکارن ئاوا شتێک بەشی ئەمانە ئادات بۆ گۆڕان نازان بەس بەشی یەکێتیەدا و ڕازین پێی ئەگەر نا بەیانی یەکێتی و گۆڕان بڵێن بەڵێ نەوتە دەین مەگەر بچن بە دەبەبی بن بۆ بەغا گۆڕان وێشێتی بەڵێ شارێکیان نییە نەخێر مەگەر نەوتەکە بن بە خۆیان ناخۆیان بسووتێنە نەگینا بۆریەکە لای پارتیەوە هەموو شتێ بەدەست پارتیە ئەسڵەن پارتی بە عەمدەن نەوتی ئەم سنوورەی وا لێ کردووە تەقتەق باشترین نەوت بووە لە 16,000 ڕۆژانەی بەرمیلەوە ئێستا 12,000 ڕۆژانە بەرمیلە بزانەوە سوور خاوەنی 50,000 لە کۆی 450,000 بەڵێ بە عەمدەن ئێمە کە تحقیقمان کرد لە ڕابردووە ئەو کۆمپانیایی لەوێوتی حکوومەتی هەرێم پارەم نادات من تەوسیع بکەم تەطویر بکەم لە حەقلەکان ئەوێ داتە پێ بەڵام حەقلەکانی خۆی شەریکە لەگەڵ کۆمپانیاکان خۆی پشتی کۆمپانیاکانی هەیە و لە پارەکەش نیوەی نایێنێتەوە هەرێمی کوردستان بەس پێش خۆشت لە ریژنی دارایی کاری زۆرت کردووە لە ئاستی بڵین ناوخۆبەرچوونی زۆرت کرد بۆ مەلەفەکان پێ دوای لە 2021 دۆخی خەڵک باشتر دەوێت ئەم حکوومەتە چیمان سەردێ بڵین لە 2010 کە دوای هەڵبژاردننی خولی 5 پەرلەمان یەک قسەم کرد هیچ کات چاوەڕوانیم لە دز نییە حکومڕانیەتی باش بکات و ژیانی خەڵک باشکە إن الله لا يصلح عمل المفسدين أمانة فاسد بو لێبوونەتەوە لەوەی چاوەڕوانیان لێ بکرێت فاسد و مفسدین فاسدن بڵین والله نازانم بەس جنێ و مابوو خەڵک پێیان بدا لەسەر شاشەکان لە خۆپیشاندان و تووڕێەکانە جنێویشیان پێدراوە باکیان نییە هەمووشتیان پێوتراوە هەرچیەک ناشیرینە بەمانە بوترێ ئەوانەی دزی حکومڕانین هەڵبەتە خەڵکی جوان هەیە نایڵن دەرکەوێ کێشەی بۆ دروستەکەن لایە دەنەی هێنن ئەیبن تووشی کێشەیەکەن یا بێت دزبی ئەوەی ئەوان بکەی یاد خەمە شوێنێکەوە کە ڕێگر نەبی لە دزیەکەیان باش بەس یاگەر بووی بە بەربەز وەک من لێەکەن حەسانت لێ وەرەگرنەوە بۆی بترسێنن بۆی حەسانت نییە قسە بکەی و قسە شەکەین و حەسانێکی پەرلەماندار حەسانەی نەبوو لێیاندا و لە خۆپیشاندانی یانەیان کردو لەناو پەرلەمانە لێیاندا حەسانە چییە بۆ خوێنی و خەڵکە بەلاشە ئەمانە گولەی پێوەنێن و خوێنی ڕژن بۆ هەرکەس حەسانەی بۆ بێ بەرامبەری نەوەستی باش ئەی لەسەر ئێستا پێشێرکاری هەیە چی بکرێ لە سەراستنی و دەوڵەتیش پێ وایە بۆ ڕێگری لەم پێشێرکاریەکان بەداخەوە کاک حەکیماستی نێودەوڵەتی لەگەڵ ئەمانە کۆکن ڕێکن هیچ گرفتێکیان نییە هیچ فشارێکیان نییە من تۆ سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی و کاتەوەشت بۆ دەرکەوت بڵین هەموو جارێ بۆ ڕاپۆرتە نێودەوڵەتەکان کە بەرزت کردوتەوە کاریگەری نەبووە من بەداخەوەم بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەو نوێنەرایەتیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ئێمە ورتر بە ئاگان لەوەی ڕوئەدا لە دزی لە پێشێلکاری ئەیکەن بە راپۆرتێک و بەرزێکەنەوە و وەسەلام هیچ نەفشاریان هەیە ئەسڵەن بەشێکیان تێوەگلاون یا بەشدارن لەوا کە بێدەنگن یاخود مستەفیدن یان رازین بەم جۆرە لە حکومڕانیە پیان وایە ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عێراق و خۆ نە ئەمریکایە و نە ئەوروپایە و نە بەریتانیایە و ئەمانە پیان وایە وابێ باش کە بەراوردمانەکەن بە یەمەن و بە میسر و بە هەندێک شوێنەڵێن هەروایە لە وڵاتانە فەساد هەیە و ناڕزایەتی ژێ و پێشەلکاری ژەیە باش بەس وتت بڵین ئێستا بڵین تاڵانی و دزی و ئەوانە گەشتۆتە لووتکە بەڵام هێشتاش ناڕزایەتیەکان لە کوردستان لە واسدان سەرڕای تووڕەیی کە ئێمە دەیبینین لە شار و شارۆچکەکان پێویستی بە هەندێک لە ڕابەرایەتی و پێشەوایەتی خەڵکی نەزی هەیە و پێویستی بەوەیەم گەنجە تووڕە و مەحرومانە خۆیان ڕێکخەن لەر شار و شارۆچکەیەک خۆیان ڕێکخەن ئاگایان لە یەک بێ پەرد نەکرێن نێڵن خەڵکی گێرە شێوێنی ئەم دەسەڵاتە بکەوێتە ناویان بۆ هەبووە خەڵکی گێرە بەڵێ گومان هەیە بەشێک لەو بارەگایانە
خەڵکی دەسەڵات خۆی تایە بەشدار بێ بۆی کە بڵێەوە بارەگا سووتێ ئەمانە با بگرین و سەرکوتیان کەین و کۆتایی پێبێنین چکەوان حەزەکەنەوە ببێ ئەبێ گەنجەکان لەگەڵ هەموو تووڕەی و ڕقێکیانە باگا بندەوەی ئەم وڵاتە هی ئەم دزانە نییە چکە موسەساتانە بەعسی شتیایە هەر دەوائری هەبوو و شوێنی هەبووە و دوای هەری مڵکی میلەت دەرچۆتەوە خەڵک زیان بە خۆی نەگەیەنێ بەڵام چی زیان بە دەسەڵاتداری دز بگەینی هێشتا کەمە باشە بەس چی بکرێ بۆی کە خۆپیشاندانەکان بە شێوەیەکی مەدەنی و بەرهەمیشان هەبێ ینی چی بکرێستە ڕەنگە هەموو جارێ خۆپیشاندانێک سەر هەڵ بدات و کۆمەڵێک خەڵکی هەژار بێتە قوربانی بەڵێ بەرەمێکیە بێ بڵین کاک حەکیم پێویستمان بە دروستکردنی بەرەیەکی فراوانە باش لە ڕۆشنبیران لە چالاکوانانی مەدەنی لە خۆپیشاندەران لە ئۆپۆزیسیۆن کە دەسەڵات ناکۆکە لەسەر ئیمتیاز و لەسەر دزی و لەسەر پشک پشکێنە ناکۆکە بەڵام ئێمەی ئۆپۆزیسیۆن پێویستە لەسەر داوای ڕەوای خەڵک کۆک بین و بەرەکەمان بەهێزتر و فراوان بکەین بەسکە ئێمە دەکەین تەحالوفێکی گەورەی مصلحینمان پێویستەوانەی داوای ئیسلاحی حەقیقیەکەن و ضرورە بکرێ بۆ ئەم تووڕەیانە و ئەم ناڕەزایەتیانە لەبار نەبرێ بەلاڕێیان نەبرێ ئومێ دەکەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە ئێستا هەن لە کۆمەڵ لە یەکگرت و لەنەوەی نوێ لە حیزبی شیوعی لە زەحمەت کێشان لەمانە لە دەرەوەی ئەمانە لە ڕۆشنبیر و خەڵکی ئازادی خوازی زۆر لە دەرەوەی ئەمانە هەیە هەموو ناڕازین باش بۆچی ئەوانەی دزیەکەن لە کوردستانەوە تا ئەمریکا دز هەیە خەڵک هەیەیشی بۆ ئەمانە کرد لە ئەڵمانیا لە ئەمریکا لە ئەوروپا لە دزیەکەیان و ڕێخستنی و پارەکەیان و بردنی بۆ بانق و سپیکردنەوەی بەشدارە بۆچی ئێمە لەسەر داوای مافی خۆمان لەم هەرێمی کوردستانە پێک نین و بەرەیەکمان هەبێ و ئاگامان لە یەک بێ بۆیە ئومێدەکەم ئەم گەنجە ئەم لاوە تووڕانە زیاتر خۆیان ڕێکخەن بەهێزتر بن چونکە تووڕەیەکەیان بەس بڵێن ئەوەیە گۆڕانکاری سێمە لە خۆپیشاندانەکان بڵێنەوەی کە ڕێبەرەتی نەڕۆشنبیر دەبینی نە چالاکوان دەبینی نازانم نە ئۆپۆزیسیۆن دەبینی نە ئەوە خراپە دەبینی ئەوە خراپە جێهێشتنی ئەو گەنجانە لەو سەر شەقامە و دانی بەدەست فەرمان و گولەی ئەم دزە حکومڕانانەوە بەڕاستی خوێنی زیاترە ڕێژێ جەرگی دایک و باوک زیاترە سووتێنە گەرچەنە خۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر بە گولەی ئەم چەکدارانەش نەکوژرین بە ڕووداوی هاتوچۆ و بە پیسبوونی ژینگەکەیان و شێرپەنجەیان و بە ئەنواعشت زۆرینەی ڕێژەی مردن لە هەرێمی کوردستان بڕۆ سەیریکە باشە بەزۆ کوشتنی نەویشت ڕۆژانە خەڵکی کوردستان دەکوژن شکۆی ئینسانیان خستۆتە ژێر پێی خۆیان و ئارەزووی خۆیان و حەزەکانی خۆیان و دزی خۆیان ڕۆژانە شکۆی ئینسانی کوردەشکێنن ڕۆژانە خێزانی کوردی هەڵەوەشێننەوە ڕۆژانە ئەوەی کە ناشرینە بە میلەتەیەکەن هەموو ڕۆژێ خەڵکی کوردستان ئەمرێ و زیندووە بێتەوە بۆیە ضرورە یەک جار بمرین بۆی هەمومان بژین و نەوەکانمان بە ئیسراحەت بژی بۆی کوڕی ئەم حکومڕانە دزانە کوڕیان حکوممان نەکەن کاکە هەر عەیبە دوایی لە مێژووا بنووسرێتەوە بڵێ ئەمانە لە شەستەکانەوە حکمی میلەتێکیان کردووە هەتاکو قەرنێک تێپەڕیوە بەسە ئەمانەی تێر نەبوون بەس بیر بکەنەوە پارانەیان دوای ئەم دۆخەکە ئەگەر بکەونە ژێر پێی خەڵک هەمووی بلۆکە کرێ خۆشیان وای ئیستیفادەی لێ ناکەن بەسە بەس هەیانە سەری لە گوێی قەبرە لەرزێ بە حەپە خەوێ هیچ شوێنێکی ئیش ناکا بە حەب نەبێ بەڵام دەزەڵ ناگرێ لە دزی شەڕی پشتی زیاترەکە شەڕی ملیۆنە دۆلارەکە بەڵێ ئەگەر شتێکی زۆر بە کورتی ماوێت چکە کاتم نەما وەڵاومێ دەکەم خۆپیشاندەران وریاتر بن لە تووڕەییانە بە ئاگاتر بن لەوەی کە خەڵک بەکاریان بێنێ خەڵک بخزێتە ناویان و بەلاڕێیان نابەرێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرەس کاکسۆر عومەرکردن بەرنامەی لەگەڵ مامی سوپاس دەکەم سوپاس بۆ بینێرانی بەرەس سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ